وەزارەتی نەوتی عێراق داوای لە حکوومەتی هەرێم کردووە دەست بە جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدرالی بکات. خانەنشینێکی دیکە لە ڕێگەی چوون بۆ وەرگرتنی موچەکەی گیانی لەدەستدا. ئەمڕۆژ پەرلەمانی عێراق نەیتوانی دۆسیەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار یەکلایی بکاتەوە. خانەنشینێکی دیکە لە ڕێگەی چوون بۆ وەرگرتنی موچەکەی گیانی لەدەستدا. ئەمڕۆ لە چوارقورنا ژنێکی خانەنشین لە ڕێگەی چوونی بۆ وەرگرتنی موچەی خانەنشینیەکەی ئۆتۆمبیل لێیدا و گیانی لەدەستدا. ئەو خانەنشینە ژنێکی تەمەن 65 ساڵ بووە بە ناوی فاتما قادر ساڵح، دانیشتووی چوارقورنە بووە. بە وتەی کەسوکارەکەی بەهۆی نەبوونی پارە لە بانکەکاندا بۆ جاری سێەم لەگەڵ هاوسەرەکەی ویستویانە بڕۆن بۆ وەرگرتنی موچەکەی، بەڵام لە ڕێگا ئۆتۆمبیل لێیداوە و گیانی لەدەستداوە. ڕۆژی 20 ئەم مانگەش دوو خانەنشینی دیکە لەسەرەی وەرگرتنی موچەدا لە بەردەم بانکی تانجەرۆی سلێمانی گیانە لەدەستدا و دۆخی تەندروستی چەند خانەنشینێکی دیکە شتێک چوو. بەگشتی و بە گیان لەدەستدانی ئەم خانەنشینە و دوانی دیکەش لە سلێمانی و یەکێکیش لە ئیدارەی سۆران ژمارە ئەو خانەنشینانەی لە 2 ڕۆژی ڕابردوودا لەسەرەی وەرگرتنی موچەدا گیانیان لەدەستدا گەیشتە 5 کەس. بەهۆی مانگرتنی فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان دابەشکردنی بەنزینی 690 دیناری لە سلێمانی ڕاگیرە. کەریم عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە شارپرێسی ڕاگەیاند لەمڕۆوە بەنزینی 690 دیناری لە سلێمانی ڕاگیراوە و چیتر بەنزین لە بەغداوە بۆ ئەم شارە نایەت. باسی لەوەش کرد بەهۆی ئەوەی موچەکانیان دوا کەوتووە سەرجەم فەرمانبەرەکانی بەرهەمەنەوتیەکان بایکۆتی دەوامیان کردووە، بۆیە ناتوانرێت پارەی کڕینی بەنزینە 690 دیناریەکە بدرێت بە عێراق و ئەوانیش بەنزین نانێرن. ئەوەش لە کاتێکدایە بەهۆی بەرزبوونەوەی نرخی بەنزین لە هەرێمی کوردستان شۆفێران ڕویان لە کڕینی ئەو بەنزینە عێراقیە کردووە کە بە نرخی 690 دینار بۆ هەر لیترەیەک دەفرۆشرێت و بەراورد بە جۆرەکانی تری بەنزین هەرزانترە. ئەمڕۆژ پەرلەمانی عێراق نەیتوانی دۆسیەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار یەکلایی بکاتەوە. هەرچەندە بڕیار بوو لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراقدا دۆسیەی سەرۆک کۆمار یەکلایی بکرێتەوە و سەرۆک کۆمار هەڵبژێردرێت، بەڵام هاوشێوەی شەممەی ڕابردوو بەهۆی ئامادە نەبوونی ڕێژەی یاسایی پەرلەمانتارانەوە نەتوانرا یەکلایی بکرێتەوە و کۆبوونەوە کە کرایە دانیشتنێکی ئاسایی پەرلەمان. دکتۆر بڕیار ڕەشید ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق تایبەت بە شارپرێسی وت بەهۆی ئەوەی چوارچێوەی ئەمانگی و یەکێتی و ژمارەیەک پەرلەمانتاری سربەخۆ و فراکسیۆنی دیکەش بەشداری دانیشتنەکەیان نەکرد، نیساب تەواو نەکرا، بۆیە دانیشتنەکەی پەرلەمان بووە دانیشتنێکی ئاسایی و پرسی هەڵبژاردننی سەرۆک کۆمار لە کۆبوونەوەکەدا دەرهێنرا. ئەو پەرلەمانتارەی یەکێتی باسی لەوەش کرد پەرلەمان تاوەکو ڕۆژی 6 مانگ دەرفەتی هەیە بۆ ئەوەی پرسی هەڵبژاردننی سەرۆک کۆمار یەکلایی بکاتەوە، بەڵام تا ئەو کاتەی گفتوگۆ و سازان لە نێوان لایەنە سیاسیەکان نەیەتەکایەوە ئەو پرسە یەکلا نابێتەوە. ماوەی چەندین مانگە لە دوای هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراقەوە یەکێتی و پارتی و لایەنە سیاسیەکانی عێراق نەیانتوانیوە لەسەر دیاریکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق ڕێک بکەون. مقتەدا سەدر و نووری مالیکی دوو پەیامی دژبەیەکیان لەبارەی پرۆسەی سیاسی عێراق بڵاو کردەوە. دوای ئەوەی ئەمڕۆژ پەرلەمانی عێراق نەیتوانی دۆسیە هەڵبژاردننی سەرۆک کۆمار یەکلایی بکاتەوە، مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر ڕایگەیاند ڕاگررتنی پرۆسەی سیاسی عێراق باشترە لە ڕێککەوتن لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی. لە بەرامبەریشدا نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانێتی دەوڵەتی یاسا لە تویتێکدا ڕایگەیاند لە ماوەی ئەمڕۆ تا سبەی گفتوگۆ لە نێوان هێزە سیاسیەکاندا بە ئاراستەی تەواوی هێز و پێکاتەکان دەست پێ دەکات. مالیکی و تووشێتی دوای ئەوەی هاوپەیمانی سێلایەنەکە ئامادە نەبوون هیچ دەست پێشخەریەک بکەن، ئێمە لاپەڕەی دەست پێشخەریمان ئامادە کردووە و بۆ ڕزگار بوون لەو چەق بەستوویەی کە دروست بووە لە عێراق. پەیامەکانی مالیکی و سەدر لە کاتێکدایە هێشتا هێز و لایەنە سیاسیەکان ڕێک نەکەوتون لەسەر یەکلاییکردنەوەی پۆستی سەرۆک کۆماری عێراق. وەزارەتی نەوتی عێراق داوای لە حکوومەتی هەرێم کردووە دەست بە جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدرالی بکات. لە نووسراوێکدا کە ئاراستەی حکوومەتی هەرێمی کردووە، وەزارەتی نەوتی عێراق داوای لە وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم کردووە چەند ڕێکارێک لەبارەی دۆسیەی نەوت و غازی هەرێمەوە بگرێتە بەر. هەر لە نووسراوەکەدا وەزارەتی نەوتی عێراق داوای کردووە لە ماوەی 15 ڕۆژدا کۆپیەیەک لە هەموو ئەو گرێبەستانە ڕادستی وەزارەتی نەوتی عێراق بکات کە لە ساڵی 2004ەوە لە بواری نەوت و غازدا لەگەڵ کۆمپانیەکانی بواری نەوتدا کردوێتی لەگەڵ تۆماری داهاتی فرۆشتن و هەناردەکردنی نەوتی خاو و غاز. وەزارەتی نەوتی عێراق داواشی کردووە داواکاریەک پێشکەش بە ئەنجومەنی وەزیرانی عێراق بکات بۆ دروستکردنی کۆمپانیایەکی نەوتی کە دەسەڵاتی بەڕێوەبردننی سەرجەم چالاکیە نەوتی و غازیەکانی لەو کێڵگانەدا پێ بدرێت کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە گرێبەستیان بۆ کراوە. هەر لە نووسراوەکەدا باز لەوەش کراوە سەرجەم ماف و پابەندیەکانی ئەو ڕێککەوتن و گرێبەستانەی پێشتر حکوومەتی هەرێم کردوێتی بگوازرێتەوە بۆ سەرناوی ئەو کۆمپانیایە. گرتنەبەری ئەم ڕێو شوێنانە بەرامبەر بە حکوومەتی هەرێم لە کاتێکدایە لە ڕۆژی 15 شوباتی ڕابردوودا دادگای باڵای
فیدرالی عێراق بڕیاری نادەستوری بوونی سەرجەم گرێبەستە نەوتی و غازیەکانی هەرێمی دەرکرد و حکوومەتی هەرێمی پابند کرد بەوەی وەزارەتی نەوت و دیوانی چاودێری فیدرالی بە دوواداچوون و چاودێری سەرجەم گرێبەستەکانی فرۆشتنی نەوت و غازی هەرێم بکات.